دوایەوەی حکوومەتی هەرێم ڕەتی کردەوە موچەی بێ پاشەکەوتی وەزارەتی تەندروستی و پەروەردە بدات. مامۆستایان و پزیشکان و کارمەندانی تەندروستی نەخۆشخانە و قوتابخانەکانیان جێهێشت و لە دژی بەڵێنەکانی حەیدەر عەبادی و حکوومەتی هەرێم ڕژانە سەر شەقامەکان و بڕیاریاندا نەچنەوە سەر کارەکانیان. ئێمە بە هەموو شێوەیەک ناڕازین بەم کارە و بایکۆت ڕائەگەیەنین و بەردەوامە بین لەسەر بایکۆت و ناڕەزایی دێنە سەر جادا بۆ هەموو ئەرچێک ماف هەیە، یعنی ئێمە ئەرچی خۆمان جێبەجێ ئەەکەین کارمەندی ئەم حکوومەتین، بەڵام حکوومەت بەڕاستی دز و جەردە و گەندەڵە نەهاتووە بەدەم داواخوازی هیچ کەسێکەوە. منەکە خۆم باوەڕم پێ نییە، بەڵام باوەڕم بەم مانگرتنەش نییە. ئەگەر هەتا هەولێرمان لەگەڵا نەبێ هەولێر دۆگنێنە سەر جادا مانگرتنی سلێمانی بەکەڵک نایە. پزیشکان و کارمەندانی تەندروستی لە نەخۆشخانەکانی فریاکەوتنی خێرا و هەناوی و شار و نەخۆشخانەی هیوادا لە کاتژمێرنەوەی بەیانیەوە بایکۆتیان ڕاگەیاند. کارمەندانی تەندروستی لە سلێمانی دەڵێن متمانیان بە بەڵێنەکانی حکوومەتی هەرێم و بەغدا نەماوە و داوای پێدانی موچەی بێپاشەکەوت دەکەن. موچەیەکمان بنێ ئێمە چەند ساڵە دەوام ئەکەین بە پاشەکەوتەوە لە نەخۆشخانەی هیوا بۆ تەنها یەک خولەکیش نەداواممان ڕاگرتووە نە بایکۆتمان کردووە، هەموو داوامەکانمان ئاسایی وەکو جاران داواممان کردووە تەنها لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی خۆمانە. بەڵام لە ئێستا لە توانامانە نەماوە لەبەرەوەی ڕاستێکە مەعیشەتمان زۆر قورس بووە، ئێمەش لە هەر لەسەر قەرز ناتوانین بەم شێوەیە بەردەوام بین، بۆیە بڕیانمان ناوە مانگرتن بەردەوام بێ هەتا ئەو کاتەی بە شێوەیەکی فەرمی جوامانەیرێتەوە. هاوشێوەی کارمەندانی تەندروستی مامۆستایانی ناڕازی کاردانەوەیان بەرامبەر بە ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و بەغدا نیشاندا ڕای دەگەێنن لە بایکۆتی خوێندن بەردەوام دەبن، هەروەها لە ئامادەکاریشدان بۆ ئەنجامدانی خۆپشاندان و گوربوونەوەی جەماوەری بەرفراوان. هاوکات مامۆستایەکی ناڕازیش ڕای دەگەێنێت نابێت ڕێگە بەوە بدرێت کە حکوومەتی هەرێم و ناوەند ڕێکەوتنی سیاسی لەسەر قوتی موچەخۆران ئەنجام بدەن. لێ نەگەڕێن لە پێناو بەرژەوەندی دەنگ و هەڵبژاردن و حزبی و کورسی و دەسەڵاتی خۆیانە بچێن قوتی خەڵک بکەنە وەرەقەی منافەسەی ناشەریفانەی سیاسی نێوان خۆیان. پارتی دیموکراتی کوردستان لە ڕابردووە پاشەکەوتی کردە وەرەقەی زەخ بەسەر معارەزەوە یاری ناشەریفای سیاسیانەی کرد بە قوتی خەڵکەوە لەگەڵ حزبەکانی معارەزە، ئێستا لەگەڵ بەغای ئەو یاریە قۆڕە دووارە کاتەوە. ئەم هاوڵاتیە بڕیار بوو نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی مانگرتنی کارمەندانی تەندروستیەوە نەشتەرگەریەکەی بۆ هەفتەیەکی دیکە دواخراوە. بەڵام ئەم هاوڵاتیە هاوهەڵوێستا لەگەڵ کارمەندانی تەندروستی و دەڵێت قەینا با من ببمە قوربانی. من ئەمڕۆ بۆیە عەمەلیاتیان بۆ بکردمە، ئەو بۆیان نەکردم، بۆیان کردم بە 26 مانگ لەبەر ژووری فایل داخرا و ژوورەکان داخرا دەستیان خۆش بە پشتگیریان قەینا با من بمرم بەس مەعاشیە و کارمەندانە بن. من ئەمرم بەس ئایندێ بۆ منداڵەکانم دروست بێ. ماقولەت و عەباتی بە قوربانی و خوایەوە بم وەرە خاتری خوا بەسەوە ماعەتاتمان بۆ دانێن بۆ لوتمان بە پاوەنەوە ئامان بنێ. ئەمە وەزع بە دەستەمانەوە کاکە یەک جار با ببری. ماوەی 3 مانگە موچەخۆرانی وەزارەتی تەندروستی و پەروەردە چاوەڕێن حکوومەتی عێراق موچەی بێپاشەکەوتیان بۆ بنێرێت، بەڵام دوجار دەرکەوت حەیدەر عەبادی لەگەڵ بەڵێنەکانیدا ڕازگۆ نییە و هاوکار لەگەڵ حکوومەتی هەرێمیش ڕێککەوتون کە بەردەوام بن لە دابەشکردنی چارەکە موچەی موچەخۆران هاوشێوەی وەزارەتەکانی دیکەی حکوومەتی هەرێم. ئیحسان سایبر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.